هەکار هەرێمی کوردستان بە تەواوەتی هەوڵی خۆی داوایتر لە ڕێی فستیڤاڵەکانەوە بێت، لە ڕێی پێشەنگاکانەوە بێت، لە ڕێی ئەو مێرەجانانەوە بێت کە ساڵانە لە وڵاتان ئەنجام ئەدرێت، هەوڵی ئەوەی داوە بە هەموو شێوەیەک خۆی بناسەنێت چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی هوەری و کولتوریشەوە. لە ڕووی سیاسیشەوە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان دەرگای زۆری بەڕواڵا بۆ بە تایبەتی ئەم ماوەی ڕابردوو کە ئاگادارین 10 ساڵ دەبێت کە لە پرۆژەیەکان بۆ فراوانکردنی پەیوەندەکانی نێوان هەولێر و ناشڤڵ. هەولێری پیرەقەرات خاوەنی پیرەقەراتێ ئێستا لە پەیوەندەشی پتە و زۆر باشدایە لەگەڵ ناشڤێڵی ئەمریکا. بێگومان هەولێر شوێنی پێکەوە ژیانە، شوێنی تەواوی پێکهاتەکانە. هەولێر ئەو شوێنەیە هەر کەسێک کە تێیدا بژیت هەست بە غەریبی و بە ئاوارەی ناکات، وەکو ئەو وایە کە لە ناو ماری خۆی دانیشتبی. لەسەر ئەم بابەتە ئێمە دەوەستین فراوانبوونی پەیوەندەکانی هەولێر و ناشڤێڵ و بوون بە دەستە خوشکی یەکتریان لە چەند ڕۆژی ڕابردوو وەفتێک لە هەرێمی کوردستانەوە بە سەرۆکاتی پارێزگاری هەولێر لەگەڵ شاندیاوەری لە ئەمریکا بوون، لە ناشڤێڵ بوون. دەستە خوشکایەتی یاخود ئەو پەیوەندی پتەوەی کە لەگەڵ شاری ناشڤێڵ هەیە واژوو کرا. لەسەر ئەم بابەتە میوانمان دەبێت بزانین ئامانج تێیدا چییە. باشە، جا هەکار گرنگەکەشی لەوەیە کە لە دوای ئەم پەیوەندی و دروستبوونی دەستە خوشک بوونی ناشڤڵ و هەولێر ئێستا ئەتوانن لەمە دوایە هەوڵی ئەوە دراوە کۆنفدراسیۆنێکی ڕەوەندی کوردی بکەنەوە، چونکە لە یەکێک لە راپۆرتەکان کە کاتی هەواڵەکانم ئەخوێندەوە زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە یەکێک لە بەرپرسانی شاری ناشڤڵ وتی ئێمە هەموو نووسراوە کوردێک با بڵێن ئەو نووسراوانەی کە هەمانە بە زمانی ئینگلیزیە لە شوێنە فەرمیەکانە وەریە گەڕین بۆ سەر کوردیان وەکو زمانێکی فەرمی سێری زمانی کوردیەکەن کاتە تا ئەو ئاستە گەیشت بێتن. بێگومان پێویستی شکات کە کۆنفدراسیۆنێکی ڕەوەندی کوردی هەبێت. میوانمان مستەر کورد نوێنەری کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە ئەمریکا و کەنەدا لەگەڵمانە. بەیانیتان باش لە لای ئێوەی ترشەوە بەیانی نێو لە بەیانی ئێمە باش و شەوی ئێوە باش. من لەبەر ڕێز و خۆشەویستیەوە تا ئێستا بەخەبەرم بەیانیتان پڕ لە گۆڵماندوونە بن. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ جەناب. زۆر سپاس دەکەم بەڕێز مستەر کورد یان مامۆستا ڕەحیم، لەوە دەست پێ بکەین ئامانجی ئێوە یاخود ئامانجی کوردستان، ئامانجی ئەو شاندێکە لە کوردستانەوە چوو بۆ ناشڤێڵ چییە لەگەڵ دەستە خوشبوونی بۆ ناشڤێڵ؟ چاو لێ بکە، شاری نەشویل پایتەختی ویلایەتی تێنەسیە، پێی دەڵێن کوردستانی بچووکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر تەلەڤیزیۆنی کوردستان 24 لەگەڵ پیاوێک وتوێژی کردووە کە یەکەمین دەستەی کورد کە چوونەتە ئەو شارە ساڵی 1976 ئەو پێشوازی لێتنەوە بە منی ود ڕاستەوخۆوتی بێڵ وتی لە ڕاستیدا کە پیان وتم ئەوە چەند پەنابەرێک دێنە ئێرە کوردن، وتی بۆ یەکەم جار لە ژیانمدا گوێم لە ناوی کورد بوو، وتی هیچ سەرچاوی کەوتۆ بەردەست نەبوو کە بزانم کورد چێن چیان کردووە چیان نەکردووە و چۆنن. بەڵام چوومە ناشنال جۆگرافیک لەوێ هێندێکم لەسەر کورد خوێندەوە، هێندێک زانیاریم وەرگر و ئەوە دەرفەتێک بوو. خاڵێکی دیکە کە ئەو وتی زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بوو کوردەکان لە نێو هەموو ئەو کەسانی چۆن نەشویل لە ڕاستیدا وەکو شارێکی نێودەوڵەتی وایە لە ڕووی کولتورەوە، لە ڕووی نەتەوەی جۆرا و جۆرەوە، لە ڕووی موسیقاوە، لە ڕووی گەشتیاریەوە، وتی کوردەکان جیاوازیەکیان هەبوو. بەردەوام دایان پرسی چۆن ئیش بدۆزینەوە وە چۆن بخوێنین، وتی ئەوە زۆر زۆر سەرنجڕاکێش بوو لە زۆربەی ڕەوەندەکانی دیکەی زیادەکەنەوە. دیارە ئەوانە کەس و کاریانە بووە، لە ئاوارەی دابوون، لە ڕۆژڕەشی دابوون، بیریان لەوە کردوەوە کە یارمەتیان بکەن. بەڵام دوای نزیک بە نیو سەدا نەشویل کوردستانی بچووکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە مەزەندە دەکرێت زیاتر لە 20,000 کوردی لێبێ، ئەوڕۆ دەبێتە هەمین شاری دەستە خوشکی شاری نەشویل و یەکەمین شاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئەفریقا. باشە، جۆن کوپەر سەرۆکی شارەوانی بەمنیوت شانازی دەکەین کە دێرینترین و کۆنترین شاری دنیا دەبێتە دەستە خوشکی شارەکەمان و پیان وایە ڕەوەندی کوردستانی شارەکەی دەوڵەمەند کردوون لە ڕووی بازرگانی، لە ڕووی فرەیی، لە ڕووی کولتور و لە ڕووی موسیقا و جوانیەوە کە ئەوە جێگای سەربەرزی و خۆشحاڵیە و شاندی کوردستانیش کە بە سەرۆکایەتی پارێزگاری
هەولێر بەڕێز ئومێد خۆشناو هاتبوون قایم مقام و کنسولخانەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە وەکو هەم میدیا هەم نوێنەرایەتی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی هەم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنستیتۆی کولتوری کوردی ئەمریکی پرۆسیان بردە پێشە. باشە پرسیارێکە دێتە پێشەوەیە کە شاندی هەرێمی کوردستانەوە چەند جارێکە سەردانی ناشڤێڵەکەن لە ناشڤێڵەوە ئەوەی من بزانم یەک جار ئاگادارم نەزام جارەکانی دیکە سەردانیان کردووە یاخود ئەمە دەرەنجامی ئەو یەکجار سەردانکردنەی شاندی ناشڤێڵ بوو کە دیسانەوە بانگهێشتی با بڵێن پارێزگاری هەولێریان کرد و شاندێک لە هەرێمی کوردستان کە بچن سەردان بکەن چیان بینی لە هەرێمی کوردستان چیان بینی لە چۆن باسی هەرێمی کوردستانیان کردە و شاندێککە هاتبوون لە ڕاستیدا پرسیارێکی زۆر گرنگت هروژان من بۆ خۆم لەگەڵ ئەو شاندە بووم لە مانگی پێنجا تەنانەت جۆن کۆپێر هاتە ستدیۆی کوردستان 24 لێەوە قسەی کرد ئەو شاندە ینی سەرۆکی شارەوانی دەسەڵاتێکی زۆری هەیە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆکی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی و ئەندامانی بۆ بردی دەستە خوشکی نەشویل هاتنە کوردستان ماوەی پتر لە حوتویەکمانەوە چوونە دادگاکان چوونە ناوەندی پیشەسازی و بازرگانی چوونە کەرتەکانی تایبەت چوونە نەخۆشخانەکان لە ڕاستیدا چوونە وەزارەتی پەروەردە ئێمە جەنابی سەرۆک وەزیران مەستوور بارزانیمان بینی چوینە شوێنە مێژوویەکانی کوردستان و لە کۆی ئەوان لێکۆڵینەوەیان دەکرد هەڵسەنگاندنیان دەکرد بۆ ئەوەی بزانن ئایا نەشویل لە ڕاستیدا دەتوانێت هەولێر قبول بکاوە هەولێر لەو ئاستەدایە من لەو توێژێکی خۆشمدا لەگەڵ بەڕێز جۆن کۆپێر سەرۆکی شارەوانی وتم ئایا بەڕاستی لە دیدی ئێوە تم هەولێر یەکێک لە خۆشەویستترین شوێنەکانی کوردستانە بۆ ئێمە ئایا لەو ئاستەدایە لە دیدی ئێوە ببێ وتی لە زۆرەوە لە سەر و نەشویلەوەیە بۆ من هەر ئەو کات ئەوم بە بەڕێز پارێزگاری هەولێری ژوت وتم ئەوە مژدەی ئەوەیە کە ئەم پرۆسەیە بە باشی دەزیانی بۆ ئەڕوا ئاسان نیە چونکو لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ئاڵوگۆڕی موسیقاوە لە ڕووی بڕوانامەوە لە ڕووی گۆڕینەوەی خوێندکارەوە دەتوانێت سوودی بۆ هەردوو لە هەبێوە لە ڕووی بازرگانی و پیشەسازیشەوە بۆیە هیچ گومانتان نەبێت کە لەم پەیوەندیەدا هەردوو شارەکە قازانج دەکەن و بە تایبەتی ئێستا زۆر بازرگان زۆر ناوەندی زانستی و لێکۆڵینەوە چاویان لەوەی ئەم دەرفەتە قۆزنەوە و بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن و شارەکەش ئاسانکاری دەکات بۆی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و هەولێری پایتەخت ئاسانتر ویزا وەربگرن بێنە گەشت بکەن و ئەزمون و لایەنە جۆر بە جۆرەکانی ژیانی ئەمریکا و نەشویل بە تایبەتی ببین. باشە بەڕێز ڕەحیم ئەم پەیوەندیانە هەر لە تەواوی جیهانی ژوایە کاتێککە پەیوەندی دوو شار دروست دەبێ یان پەیوەندی دوو وڵات دروست دەبێ ئامانستەیدا گرنگی پێدان و پەرەپێدانی کۆمەڵێک بابەت و بواری جیاوازە ئێستا لەگەڵ دەستە خوشکبوونی هەولێر و ناشڤێڵ بەشێک لە قوتابیان بەوە دڵخۆشن دەڵێن ئەمە ڕەنگە ببێتە ئەنجامی ئەوەی کە زەمالەی خوێندنمان پێ بدرێت لە ئەمریکا یان ڕەنگە پەیوەندی بازرگانی نێوان هەردوو وڵات باشتر بێ ڕەنگە لە ڕووی کللتوری و هوەریەوە هەردوو شارەکە بتوان باشتر یارمەتی یەکتر بدەن ئایا بەڕاستی ئەمە دروستە یان ئەمە تەنیا قسەی سەر کاغەزە و ڕەنگە نەبێتە حەقیقەت نانا بە هیچ جۆرێک نابێتە قسەی سەر کاغەز ئەمە بابەتێکی ڕاستەقینەیە پرۆسەی بەدەستە خوشکبوون لە دوێنێەوە دەستی پێکردوە حەزەکەمەوە بزانم و لە 2014ەوە لە ئارادا بوو بەهۆی شەڕی داعشەوە تا ڕادەیەک ڕاگیرا بوو و نابێ ئەوەمان بە هیچ جۆرێک لە بیر بچێ ئەم پرۆسە بەردەوام بوو و حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریەکی زۆری کرد بوو دیارە کەرتی تایبەتە و لە بیرمان نەچێ ئێمە چوینە شوێنە مێژوویەکانیان شوێنەکانی بازرگانیان ژووری بازرگانی نەشویل نوێنەرانی وەزارەتی دەرەوە لە گەشتی یەکەمدا پێشوازیان لەوە وەفدی کوردستان کرد و کنسولخانەی ئەمریکا لایەنەکانی دیکە و پێم خۆشە ئەوە بزانن کە دەبێ لەمە بەولاوە بەرنامە و پرۆگرام لە چوارچێوەی ئەو دەستە خوشکێدا دابڕێژرێ وەکو وتم لەگەڵ نۆشارەکەی دیکە تا ئێستا بە شێوەیە کە لەوێ لە دیکۆمنتاریەکیشدا بە پرۆژۆکتۆرە نیشانیاندا لە
لە ڕاستیدا لە ژووری بازرگانی شاری نەشویل ڕۆژێک بەر لە واژۆکردنەکە کە چۆن لەگەڵ شارەکانی دیکە ئاڵوگۆڕی خوێندکاریان کردووە و چۆن ئاسانکاریان کردووە چۆن فستیواڵی کولتوریان بەڕێوە کردووە بەڵێ هەیە لە شارەکانی دیکەش بەڵام لەم بوارەدا ئاسانتر دەبێ یەکێک لە بەرنمەکانی ئەوەیە بۆ وێنە چەند بنەماڵە پەیدا دەکەن لە هەولێر و چەند بنەماڵە لە نەشویل ئەوان منداڵەکانی خۆیان قوتابیەکانی خۆیان دەنێرنە هەولێر لەو ماڵانە دەژین و ئەو مناڵانەش دێن لە ماڵەکانی ئەمان لە نەشویل دەژین هەم بۆی باشتر کولتور و زمان و ساز و لە ڕاستیدا لایەنە جۆر بە جۆرەکانی ژیانی کۆمەڵایەتی فێر ببن. زۆر چاکە. مستەر کورت ئەوەی کە زۆر گرنگە ئێستا باسی ئەومان کرد کە ئەبنە دەستە خوشکی تر وەکو ماڵی پوری یەکیان لێدێ ئەمانە چنە ماڵی ئەوان ئەخوێن و ئەمانیش لە ماڵی ئەوان با بڵێ قوتابیەکانیان ئەنێرن کە شوێنێک بەو شێوەیە لەگەڵ یەکا تێکەڵ ببن بێگومان تۆ حەزەکەی بەبەردەوام بتوانی سەر لەو شوێنە بدەیت وەرگرتنی ڤیزا ئەمانە هەموو ئەبێتە ئاسانکاری بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بتوان بە ئاسانترین شێوە سەردانی ماڵی دەستە خوشکەکەی خۆیان بکەن. هیچ گومانتان نەبێ من جاری پێشوو بەڕێز پارێزگاری هەولێر وەفدەکەی کە 16 کەس بوو و حەزەکەم زان هەردوو جارەکەش هاتوون بە سپانسێر و پشتیوانی کەرتی تایبەت و کۆمپانیا تایبەتەکان هاتوون کە ئەمە زۆر جێگای خۆشحاڵیە ینی هیچ تێچوویەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەکەوتووە کۆمەڵێک کۆمپانیا لە هەولێر سپانسێری ئەم بابەتە بوون کە جێگای دەستخۆشی لێکردنە و هیوادارم نمونەیان زۆر بێ بەڵێ ئەو ئاسانکاریانە دەکرێت و پرۆژەی تایبەت لەم پەیوەندیدا و پێی دەڵێن دیپلۆماسی گشتی پێی دەڵێن پەیوەندی نێوان خەڵک و خەڵک. مستەر کورت چونکە ئێمە کاتمان زۆر کەم ماوە دوا پرسیار لە جەنابەتەکەم ئەویش ئەوەیە کە بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە ناشوێن 9 شاری دیکە هەن کە دەستە خوشکین ئەمە تا چەند دەرفەت بۆ هەرێمی کوردستان ئەڕەخسێنێت لەگەڵ ئەو شارانەی کە دەستە خوشکی ناشوێڵن دەستە خوشکی دروست بکات کاتە ئەمانە با بڵێن خاڵێک هەیە کە یەکگرەوەیە لە ناوانیاندا کاتە هەرێمی کوردستانی شەتوان لەگەڵ ئەو شارانی دیکە بە هەمان شێوە دەستە خوشکی ڕابگەێنێت. بەڵێ هیچ چونکاوانە ئێستا پیرۆزبایی لە هەولێریش دەکەن 9 شارەکەی دیکە لە نێویدا شاری کانەدای تێدایە شاری فەڕانسەی تێدایە بۆ ئاگاداریتان ئەگەر چاو لێ بکەن لەو پەیوەندیەدا بەڵێ ینی دەتوانن هەموو ئەو ئاسانکاری و ئاڵوگۆڕانە پێکەوە بێنە پێشەوە تەنیا خاڵێک کە پێم خۆش ئاماژەش پێ بکەم من لەسەر شاشەکە کۆمەڵک دیمەنم دەبینیە و دیمەنانە هینی دوێنێ لە ڕاستیدا دەیمانگ ئێمە لەوێ ناوەندی ڕەوەندی کوردستانیمان دامەزران کە سەر بە کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانیە و کۆتایی ئەو مانگەش لە کانەدا فیدراسیۆندا دەمەزرێنین لەوێ 6 ناوەندمان دامەزراندووە لەو 6 ناوەندە لە ڕاستیدا فیدراسیۆنی کانەدا دروست دەبێت دیارە ئێمە لە رووسیا لە سەرتاسەری ئوروپا لە ئەمریکا لە کانەدا دەستمان داوە ئەو چالاکیانە لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا و سەرپەرشتیاری ڕەوەندی کوردستانیش لە یا بەرپرسی دیسکی ڕەوەندی کوردستانی لە بارگای بارزانی بەڕێسوفا بارزانی ماوەی چەند ڕۆژێ خۆتان ئاگادار بوون کە چوو لەگەڵ پەرلەمانتارانی نۆروێژ لە هەردوو حیزبی هەم دەسەڵات هەم ئۆپۆزیسیۆن کۆبووە و ڕاستە و خۆش لەگەڵ وەزیری دەرەوە کۆبووە و پێشوازیەکی گەرمی لێت. بەڕێز ڕەحیم ڕەشیدی نوێنەری کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە ئەمریکا و کەنەدا زۆر سوپاس بۆ تۆ بەم کاتە خراپەی تۆ بەو کاتە باشەی ئێمە لەگەڵمان داوی سپاس دەکەین هەموو کاتێک بۆ قسەکردن لەگەڵ ئێوە کاتێکی باشە بۆ ئێمە سپاس دەکەین.